استحيوا من الله حق الحياء بيغمر صلى الله عليه وآله وسلم فرموي شرم كان لأخوة بالطواوي شرم كردنو ما في شرمك بدن وتيان يا رسول الله صلى الله عليه وآله وسلم شون ما فكي بدين فرموي أن تحفظ الرأس وما وعى سرتو أويك بيك هاتي سرتو تيجيشني سرتا بي بارزة والبطن وما حوى سكتو أويك أتيت الناوي هرها وبي بارزة أويلا ناوية وأن تذكر الموت والبلا وهروها دائما بيركر ولا مردن أو رجيك واتو نامني أبورتكي بيركر ولو ساتا ما في حياة كان خوات جل جلاله داو بوي إنسان إيمان دار كاتك واقتراب أيوة نزيك بيته ولا قناهك براسي أبي بوستي لبران برات شكا شرم كان لرب العالمين كأمهم نعمتي بتو داو تو لبران بريا قناهك هەندێک جار گەنجێکی جوان ئەبینم سێرەکەم جگەرە ئەخوا کە باوکی ئەبینەیە کەسێک ئەبینە ئیشارەتەوە شەرمەکە لەوەی کە باوکی بزانێ شەرمەکە لەوەی کە خزمەکەی بزانێ شەرمەکە لەوەی سەرۆکی عەشیرەتەکەی بزانێ شەرمەکە لەوەی دراوسەکەی کە بە ئینسانێکی بەڕێز لەم تێگەیشتۆ بزانێ کە جگەرە ئەخوا ئیشارەتەوە ئەی باشە ئێمە چۆن شەرم لە ڕەب العالەمین نەکەین کاتێک کە بەسەر گوناهێکەوە ئەمان بینێ چۆن ئەبێ لە گوناهەکە بگەڕێنە دووەوە چۆن ئەم کەسە جگەرەکەی فڕێ ئەدا و خۆی گێلەکە ئەبێ ئێمە بەو شێوازە بکەین لەگەڵ گوناهە شەرم بکەین لە ڕەب العالەمین و بگەڕێنەوە